سڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پێر پێتان دەگەمەوە. لەم ئەڵقەی بەرنامەکەمان داباز لە نیوەی دووەمی مانگی پیرۆزی ڕەمەزان دەکەین. پرسیار ئاراستەی میوانەکانم دەکەم و دەپرسم ئایا ناوەڕاستی مانگی ڕەمەزانی پیرۆز جۆرە تایبەتمەندیەکی هەیە؟ پێویستە لە نیوەی دووەمی مانگی ڕەمەزاندا گرنگی زیاتر بە چ جۆرێک لە عیبادەت بدەین؟ بۆ کۆتایی مانگی ڕەمەزان لە مزگەوتەکانەوە الویداع دەکرێت. پێویستە چۆن ماڵ ئاوایی لەم مانگە بکەین؟ وەڵامی ئەم پرسیارانە لە میوانەکانم وەردەگرمەوە. ئینسان کاتێکگاتە ناوەڕاستی مانگی ڕەمەزان ئەوەی بیرەکەوێتەوە کە سەرەتای مانگی ڕەمەزان کە خۆی گەورە پەروەردگارە فەرمێ ئەیامە معدودات ڕەمەزان چەند ڕۆژێکی دیاری کراوە کە ئەگاتە مانگی ڕەمەزان نیوەی مانگی ڕەمەزان ئەزانێ ئەو چەند ڕۆژە دیاری کراوە نیوەی تەواو بوو. ئێمە کە باسی چەند ڕۆژی دیاری کراوەکەین لە قورئانە خۆی گەورە باسی کردو پێمانەڵێ ئەم چەند ڕۆژە دیاری کراوە لە دەست مەدەن. ئەم چەند ڕۆژە دیاری کراوە بەشێکە لە تەمەنتان تەمەنی ئینسانیش خۆی چەند ڕۆژێکی دیاری کراوە. کاتێک نیوەی ڕەمەزان ئەگەیتە نیوەی بیهێنە ئەو ئینسانی ئیماندار مسڵمانی هێنێتە پێشای خۆی تەمەنیژی هاتوۆتە نیوە وەک چۆن ڕەمەزان هاتووتە نیوە. کەواتە هەروەگەوەی کە قەولێک هاتووە بە حەدیث باسییان کرد بەس حەدیث نییە لە کۆمەڵە حەدیث وەریان گرتووە کە ناوەڕاستی مانگی ڕەمەزان مەغفیرەتی خوای گەورە و پەروەردگارە. ناوەڕاستی مانگی ڕەمەزان وەک وتراوە ڕەمەزان سەرەتاکەی ڕەحمەتە، ناوەڕاستەکەی مەغفیرەت و لێخۆشبوونی خوایە، کۆتاییەکەی ڕزگاربوونە لە ئاگر. لە ناوەڕاستەکە ئەگەینە ئەوێ کە ئەو قسەی وتراوە مەغفیرەت و لێخۆشبوونی خوای گەورە و پەروەردگارە. بۆچی؟ چونکە ئینسان 15 ڕۆژی تێپەڕاندووە لە عیبادەت، لە بەڕۆژووبوون، لە شەو نوێژکردن، لە پاڕانەوە، لە قورئان خوێندن، لە زیکرکردن، لە خەیر و چاکەکردن و سەدەقەکردن، لە بەرجەستەکردنی ئەخلاقی جوان 15 ڕۆژی تری تێ لە بەردەما ماوە. 15 تەواو کردو کەواتە ئەم 15 کە دادێ یا ئەم 14 کە دادێ ماوە عەلامەتی کۆتایی هاتنی ئەم مانگەیە. کەواتە ئەم ناوەڕاستی مانگی ڕەمەزانە ئینسان ئەبێت لە هەموو کاتێک زیاتر تێدا گورج و گۆڵتر بێت، چونکە نیوەی بەڕێ کردووە. نیوەی بەڕێ کردووە ئەگەر چاکەی تیا کرد بێ، ئەگەر عیبادەتی تیا کرد بێ، ئەم نیوەی تری کە داتێ نازانێت تەواو بێیانە، نازانێت بۆ ئەم تەواو بێیانە، چونکە هەر خۆی تەواو ئەبێت. بەڵام ئایا ئەم ئەگاتە کۆتایی یا ناگاتە کۆتایی؟ کەواتە لەم ناوەڕاستە ئەوەی کە فرسەتە بۆ ئینسانی ئیماندار ئەو مەغفیرەت و لێخۆشبوونی خوای گەورە و پەروەردگارێک کە خوا داوێتی ئینسان لەم ناوەڕاستەدا تەواو جوهدەکانی یەکلا بکاتەوە بۆ خوای گەورە و پەروەردگار، خۆی پێتەواو پاک بکاتەوە لە هەر گوناهێک، لە هەر کەم و کوڕێک کە کردبێتی بەرامبەر بەخوا و بەرامبەر بە ڕەمەزان کە هەی ببێ، بۆی بتوانێ ئەم بەشەی کە ماوە دادێ خوای گەورە و پەروەردگاری زیاتر لە خۆی تێدا ڕاستی بکات. ڕەمەزان تام و چێژی تایبەتی خۆی هەیە لە وێنەی مەلەوانێکە کە لە قەراغ دەریاکەوە کەم کەم هاتووە بەرەو ناو قوڵایی، هەتا نەگاتە ئاستێک کە ئیتر دەرفەتی ئەوەی ببێ بە دڵی خۆی دەست و پەلی بهاوێ، ناتوانێ خۆی تاقی بکاتەوە چ مەلەوانێکە و هەتا نزیک ببێتەوە بە قوڵاییەکان زۆرتر مەلەکردن تایە تام و چێژی خۆی هەیە. ڕەمەزان لەسەر دەقی فەرموودەکەی ڕەسوول الله عليه الصلاة والسلام سەرەتاکەی ڕەحمەتی خوایە و بەزەی خوادا ئەبەزێ و دڵەکان کە من کێشەکە کە ئەم ئەرکیان لەسەر ئاسانە بێ و بە تامەزروی و شەوقەوە بەرەو پیری ئەم ڕەحمەتە دێن. دەڕۆژ لەسەر یەک ڕەحمەت بارانەکرێن و دڵیان مهرەبانی خوا دەیگرێتەوە و نەرم دەبن، بەزەی دەبێتە شناس و هەویەی مسلمانان و لە نێو خۆیانە هەست بە ئازاری برسیەکان دەکەن و ئیتر ئاور بەلای هەژارانە ئەدەنەوە و بێنەوایان دەبنە جێگای بەزەییان. ئەوەندە ئەم پلەیە بەرز ئەبێتەوە و ئەوەندە لەم ناوە ڕەحمەتا دەتوانن بە هەموو شێوە خۆیان برازێنەوە و توێش و بۆ خۆیان هەڵگرن، شایستە ئەبن بەوەی کە خوا لە بەشی دووەمی ڕەمەزانە لێیان ببورێ، چونکە بەڕاستی تێرکردنی هەژارێک خوای گەورە خۆی ئەفەرمێ لە قیامەتا من برسیم بوو بۆچی خۆراکت دەرخوارد نەدام عەبدەکەم. ئەویش بەسەر سوڕمانەوە پرسیارەکە پەروەردگار تۆ ڕەب العالەمینی، کوا تۆ خاوەنی هەموانی، بەدیهێنەری بوونەوەری، کوا برسی دەبێ؟ فەرمی فڵانە هەژار برسی بوو.
ئەگەر خۆراکت دەرخواردی ئەو بدا بە وەکووا بوو ئەو چاکەیەت لەگەڵ من کردبێ. ئەمانە ئەوەندە پلیان بەرز دەبێتەوە خوای شەکووری سپاسگوزار کە سپاسی چاکەی بەندەکانیەکە کە بە قەرز پارەیان لێ وەرەگرێ خوای گەورە بۆیان زیادەکە. هەموو ئەمانە دەیانگەێنێتە شایستەبوونی مەغفرەت و لێبوردنی خوای پەروەردگار. ئیتر نیوەی دووەمی ڕەمەزان زیاتر قەڵەمی عەفو بەسەر گوناه و تاوانی ئەو عەبدانە دادێتەوە وەخوای گەورە لێیان دەبورێ و چاوپۆشیان لێەکە و هەندێک لە تەوبەکاران خراپەکانیش کە دەسڕێنەوە لە شوێنیان چاکە ئەنووسرێ ئەمانە بەردەوام پلیان لای خوا بەرزەبێتەوە و دۆسیەی کارنامەکانیان سپی دەبێتەوە تا شایستە ئەبن بە کۆتایی کە ئیتر ئەمانە ئازاد دەکرێن و بڕیاری ئازاد بوونیان لە ئاگری دۆزەخ بۆ ئەدرێت. لە ڕاستیە ئێستا ئێمە بەرەو ینی یا لە ناوەڕاستی مانگی ڕەمەزانین کە فرمودەیەک لەو بارەوە کە هەیە و زۆر متەداوە لە ناو خەڵکیە کە سەرەتای ڕەمەزان ڕەحمەتە و ناوەڕاستەکەی مەغفرەتە و کۆتاییەکیشی ڕزگاربوونی ئینسانە لە ئاگری جەهەنەم. لە حەقیقەتە ئەم ناوەڕاستی ڕەمەزانە ئەگەر تۆ جارێک بایەک شتێک بکرد بڵین یەکەم ڕاستی هەندێک شت هەیە فرسەتی عمرە لەدەست چوو ناگەڕێتەوە. ینی بۆ نمونە چۆن عمری ئینسان کاتی ئینسان فرسەتە بە هەمان شێوە هەندێک شتیش دێتە پێشەوە هەندێک زەمن کە فرسەتن پێویستە ئینسان هەوڵدا بیقۆزێتەوە ئیلا دوای ئەوە پەشیمانی دادێکی نادا. ئێمە کە ڕەمەزانێک هاتێتە پێشەوە پێویستە بەڕاستی وەکو فرسەتێکی باش وەرێ بگرین بەوەی خۆمان بتوانین لای خۆی پەروەردگار لە خۆمان ڕازی بکەین لایەکەوە لایەکیشەوە ئەو باری گوناهی کە سەرشانمانی قورس کردووە بتوانین سوکی بکەین و بە فەزلی خۆی پەروەردگار دای بنین. وی بەڕاستی ئەم چەند ڕۆژە فرسەتن و بتایبەتیش ئەگەر تەماشا بکەین ئێمە لە مزگەوتەکانە ملاحەزەی ئەوەکەین کە لە ڕاستیە سەرەتای ڕەمەزان گەرم و گۆڕێکی زۆری پێوە دیارە خەڵکێکی زۆر بە گەرم و گۆڕی دێن بەرەو نوێژ و بەرەو ئاوادانکردنەوەی مزگەوتەکان بەڵام هەستەکەی وردە خاوبوونەوەیەک ڕوەدا تەماشاکەی کزیەک ڕوەدا ساردیەک ڕوەدا تاکو بڕاتە پێشەوە بێت تۆ گەرمتر و گەرمتر بی بەڵام تەماشاکەی وەکو چۆن ئەڵێ ئەگەر عیبادەت بوو بە عادەت ئیتر ئەو کاتە خۆی بۆ خۆی ئەم ساردی تێەکەی چکە عادەت و خوو ئینسان کاتێککە ئەیکا بە عادەت ئیتر دوایەوە وردەوە دە بێزارە بێت لەو عادەتێکە عادەتی پێوەگرتووە خۆی پێوەگرتو ممکنە جارجارە چۆنەڵێ تەمەڵێکی تیاکە وی بەڕاستی ناوەڕاستی ڕەمەزان کە مەغفرەت و لای خۆشبوونە ئینسان بەڕاستی پێویستە زۆر وەکو سەرەتا بە هەمان شێوە گەرم بچێ بەدەمیەوە چونکە هەر چۆن سەرەتاکەی فەزل و گەورەی هەیە چۆن سەرەتاکەی ئینسان گەرم و گوڕە و چونکە ئەزانی چۆنە ئەبینێ کە تەغیراتێک ڕوویداوە گۆڕانکاریەک ڕوویداوە لە عیبادەتەکانە جاران هەر نوێژی بوو نوێژێکی پێنج فەرزی لە مزگەوتە ئێستا بە ڕۆژوە و خەڵک عالەم هەموو لەگەڵێ بە ڕۆژوە نەوەیەک لە گۆڕانکاری ئەو گۆڕانکاریە خۆی بۆ خۆی پاڵنەرێکە بۆەوەی کە ئینسان بەرەو عیبادەتی زیاتر و گەرم و گۆڕی بڕە بەڵام کاتێک کە وردەوە لەگەڵ یاڕایەتەوە ئیتر هێواش دەبێتەوە نەوەیەک لە ساردی ڕوتیەکە لەبەرەوە ناکرێوا بێ بەڕاستی چکە هەرێکی وە خۆی فەزلی خۆی هەیە تەماشای ناوەڕاستی ڕەمەزان کە فەزلی زۆری هەیە زۆربەی کتێبەکانی خوای پەروەردگار لە ناوەڕاستی ڕەمەزان و لە ڕەمەزانە و لە ناوەڕاستی ڕەمەزان شادە خوارەوە ئیسا ئینجیل و زەبور ئینجیل لە سیانزەی ڕەمەزان هاتەتە خوارەوە زەبور لە هەژدەی ڕەمەزان هاتەتە خوارەوە صحفی ئیبراهیم و تەورات لە تقریبا 20 ئەوانەی ڕەمەزان هاتەتە خوارەوە یان 21 قورئانی پیرۆز دەکەی هاتەتە خوارەوە لە کۆتایی ڕەمەزان هاتەتە خوارەوە کەواتە بەڕاستی ئەگەر بین مقارنە بکەین لەوانەیە بووین لێرەوە زیاتر پێویستە ئینسان گەرم و گۆڕتر بێت وەک لە سەرەتاوە مانگی ڕەمەزان خۆی بۆ خۆی مانگی تایبەتە جێگەی بایەخی موسڵمانانە ئاەتی قورئان و فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم گرنگی زۆری پێیاوە بە گشتی کە ئێمە باسی مانگی ڕەمەزان بکەین تەنانەت پێغەمبەری خوا خۆشی صلی الله عليه وسلم شتێک لە تایبەتمەندێتی بووە لە مانگی ڕەمەزانە کە لە مانگەکانی تراوانە بووە بۆ نمونە لە مانگی ڕەمەزانە زیاتر لە مانگەکانی تر بەخشندەتر بووە ئەم سەخاوەت و دەستکراوەیی و بەخشندەیەی پێغەمبەری خوا زیاتر لە ڕەمەزانە مانای زۆرتر بایەخدانە بە مانگی ڕەمەزان تەنانەت لە ئاخر ساڵی پێغەمبەرایەتی پێغەمبەرمانە صلی الله عليه وسلم پێش وفاتیشی جبریلی ئەمین
دێتە لای هەموو ڕەمەزانێک یەک جار دەوری هەموو قورئان لەگەڵ پێغەمبەرەکاتەوە بەڵام لە ڕەمەزانی ئەخیرا دوو جار دەوری لەگەڵەکاتەوە ئەم بایەخدانە بە ڕەمەزان جگەی خۆیەتی ئاەتی قورئان و فەرمودەی پێغەمبەر و کار و کردەوەی ڕۆژانەی سەلەفی ساڵح و پێشینانی ئومەتە ئەمەیان ئەنجام داوە بەڵام ڕاستیەکە من حەزەکەم ئاماژەی پێ بکەم ئەویش ئەوەیە ئێمە ئەبێ خۆمان وەکو بڵێ ئەوەندە هوشیاری و دانایی و شارەزایی و بەرچاوڕوونیمان هەبێ وامان لێ نەیە وەکو لە هەندێک لە ئاینەکانی تر و لە مەزهەبی ترا هەیە تایبەتمەندکردنی بڕێ کات و بڕێ شوێن و بڕێ جێگە بە بەعزە لە پەرستشەوە نەوعەممە تەقدیسکردنی بڕێک ئەو قات و لێگەڕانی کاتەکانی تریش ئەمە هەڵەیە ئەم بایەخدانە بەمەوبەوە ئەسڵی ڕەمەزان بۆچی مبارەکە چونکە قورئان تێیدا دابەزیوە ئەگەر ئەم قورئانە لە شەوال و لە مانگی تر دابەزایە شەوال و مانگەکەی تر مبارەکە بوون ڕەمەزان مبارەک نەبوو کەواتە ئەوەی کە ڕەمەزانی پیرۆز کردووە زاتی نییە خودی ڕەمەزان نییە غەیری ڕەمەزانە دەرەوەی ڕەمەزانە کە شتێکی ترە کە قورئان هاتووە ڕەمەزانی پیرۆز کردووە لە شەوی قەدرا قورئان دابەزیوە قەدری بە شەو بەخشیوە لا ئەو شەوە وەکو شەوێکی تری ئاسایی وە بوو ئەگەر ئەو شەوە قورئانی تیادا نەبەزایە ئەم تێگەیشتنە پێمان ئەڵێ پێوەەر بۆ پیرۆزی و چاکی و باشی و گرنگی و بایەخی کاتەکان نزیکە لە قورئان چەندە مرۆڤ لە قورئان نزیک بووە ئەوەندە بەڕێزە ئەوەندە گەورەیە ئەوەندە لە پێشە چەندە لە قورئان دوورکەوینەوە ئەوەندە ئێمە دوورکەوتنێتەوە لە شکۆمەندی لە گەورەی لە ڕێز و لەو قودسیەت و قەدرەی کە هەیە ئالێرەوە باسکردن لە ئەوەڵی ڕەمەزان و وەسەتی ڕەمەزان و ئاخری ڕەمەزان ملۆکو خۆم لەگەڵ ئەم بابەتەیانیم گەڕام بدە ئەم مەوزوعەیە یەک حەدیث هەیە کە حەدیث نییە بەڵام بە ناوی حەدیثەوە شتێک هاتووە مانگی ڕەمەزان ئەوەله ڕەحمەة وأوسطه مغفرة وآخره عتق من النار ئەم حەدیثە دوای بەدوادا چوونەکی زۆر بەدوایە گەڕام یەکێکە لەو حەدیثانەی کە زانایانی فەرمودەناس سەلام و ڕەحمەتی خۆیان لێبێ قسەی زۆریان هەیە لەسەری یەکێک لەوانە لە ئیبن خوزەیمە لە طەبعی سێیەم لە جەڵدی 2 لە لاپەڕەی 910 ئەفەرمێ ئیسناده ضعیف تەنانەت عمدة القاری کە شەرحی صحیحی بوخاریە لە جەڵدی 10 لە لاپەڕەی 269 ئەفەرمێ ولا يصح إسناده والخبر منکران هەر کەس نایناسێ نازانێت چییە ئێمە بین ڕەمەزان بەبێ ئەوەی ئەم حەدیثە بڵێ ئەوڵەکەی وایە و ئەوسەتەکەی وایە و ئاخرەکەی وایە هەرخۆی ڕەمەزان مبارەکە قورئان شاهدی پیرۆزی ڕەمەزانی یاوە بە چ بەڵگەیەک إنا أنزلناه في ليلة مباركة وعلماء متفقن كأو ليلة مباركة ليلة قدرة ليلة قدرش للرمضان آية بس بو پیرۆزی ڕەمەزان ئاەتی قورئان پشتیوانی بکە ئیتر حەدیثێک کە صحەتی نەبێ و سەنەدەکەی زانایانی فەرمودەناس قسەیان لەسەری هەبێ بۆ ئەو ناشە بیکەینە بەڵگەوە دەستمانەوە ئێمە خۆمان لەوە ببوێرین لەوە لا بدەین کە بڕێ لە کاتەکان مقەدەسکن و بڕێکی تریان وازیان لێبێنین تاوامان لێ نەیە دینی ئێمەش وەکو هەندێک لە دینەکانی تر دینی مناسەبات بێ دینی فلان کات بێ بۆ فلان جێگە و شوێن بێ و تەواو نا دین کاڵای ژیانە بە پێی باڵای مرۆڤەکانە بۆ هەموو سەردەم و جێگە و کات و شوێنەکان لە نیوەی دووەمی مانگی ڕەمەزانە دائیمەن عیبادەتی تایبەت هەیە وەکو شەوانی قەدر پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام خۆی یەکلا کردوێتەوە لە دەشەوی ئەخیرەواتە لە 15 بۆ دواوە لە دەشەوی ئەخیرە خۆی یەکلا کردوێتەوە هاتوتە مزگەوت مەگەر بۆ قەضای حاجەواتە دەستنوێژگرتن و دەست بە ئاوگرتن لە حەرەمی مزگەوت چوو بێتە دەرەوە حتا عایشە فەرمووی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام ئەگەر بیویستە سەری بشوات ناهاتەوە ماڵەوە سەری لە پەنجەرەوە ئەهێنایە ئەم دیوەوە سەری ئەشۆرد و سەریمان بۆ ئەشۆرد و ئەچووە ناو مزگەوت ئەم نیوەی دووەم پێویستە ئینسان عیبادەتی زۆری تیا بکە یعنی یەکەم شت نێوانی خۆی تیا چا بکە بەچی بە زۆر مانەوە لە مزگەوت زۆر عیبادەتکردن پاشان پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام خەیر و سەدەقاتی زۆر بوو و لە ڕەمەزانە بەتایبەتتر خەیر و سەدەقەی ئەم ئینسانە هەر چۆنێکی بۆ ئەکرێت لە هەر خەیر و سەدەقەیەک ئەتوانێت خەیر و سەدەقەی ماڵ و سەرۆت و سامان و زەکاتە ئەیدا خەڵکێک تێر ئەکامەتە بەربانگێک کاتەوە بۆ ڕۆژەوان قسەی خەیر بۆ خەڵک ئەکا ئەخلاقی جوان ئەبێ بەرامبەر بە خەڵک ڕێنیشانی خەڵکی ئەدا هەر شتێک لەم ئەخلاقە جوانانەی کە ئینسان بە عیبادەت بۆی حسابە بەتایبەت لەم دەمەی ئەخیران ناکرێ ئێهمالی بکە وەک چۆن پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام
تایبەتی کردووە بە عیبادەت حتا پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام ئەو ساڵی کە وەفاتی کردوتەیە 20 ڕۆژ ئیعتیکافی کردوواتە ئەم نیوەیەی یعنی نەکەر دەی ئەخیر بەڵکو دوودەکەی ئەخیر ماوەتەوە چکە ساڵێکی پێشتر پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام بەهۆی جەنگ و جیهادەوە نەیتوانیوە بمێنێتەوە ئیعتیکاف بکە لەو ساڵی کە پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام وەفاتی کردووە ئەو 10 ڕۆژی تری قەزا کردووە کەواتە ئەم 10 ڕۆژەی ئەخیر کەماوە یا ئەم 15 ڕۆژەی ئەخیر کەماوە یەکەم شت کە ئینسان بیکات بیری نەچێت دائما علاقەی نێوانی خۆی و خوا ئەوەی ساخ کردەوە اینجا تەمان بە عیبادەتکردن علاقەی نێوانی خۆی و خوا بە پاڕانەوە بە قورئان زۆر خوێن چکە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام ساڵی وەفاتی کردو جوبریل 2 جار ختمی قورئانی لەگەڵا کردووە 2 جار لە خزمەت پێغەمبەرا هاتوتە خزمەت پێغەمبەر ماوەتەوە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام 2 جار لەگەڵ جوبریل لە خزمەت قورئانە بەیەکەوە مراجعەی قورئانیان کردو کەواتە قورئان خوێندنەوە و تەدەبور لە قورئانە و ئاياتی ڕەمەضانی بە تایبەت کە من زۆر تەئکیدم لێ کردوێتەوە ئەو 4-5 ئاياتی کە لە يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام هتا ولا تأكلوا أموالكم بينكم بالباطل أو چەند ئايەتە ئەو 5 ئايەتە 4 ئايەتە کە خۆی گەورە پەروەردگار باسی ڕەمەزان و ڕۆژی ڕەمەزان و عیبادەتی مانگی ڕەمەزان و قورئان و یەکلابوونەوە بە خۆ شێوازی تەعاملکردن لەگەڵ خێزانەکان و مانەوە لە ناوماڵە تا گاتە ئەوەی کە ماڵی خەڵک مەخۆن بە ناحەق بە بەرتیل بیدەن بە بەرپرسان و بۆ ئەوەی کە بە حرامی ماڵی خەڵکی پێ بخۆن ئەم چەند ئاەتە پێویستە ئینسان زۆر تەرکیزی لێ بکاتەوە بۆی کە زیاتر لە مەعنا و مەفهومی ڕۆژ و ڕەمەزان تێبگات. نیوەی دووەمی ڕەمەزان نیوەی شۆڕبوونەوەی دوای ترۆپک و گەیشتنە بەسەرەوە ئیتر ئەم خەرمانە سوورە وردە وردە کەمەکە ئەم مرۆڤە لە ئامانجەکە نزیکە بێتەوە ئەم بەرەکەتە خەریکە ماڵاواییمان لێکا لەبەرەوە مرۆڤی موسڵمانی خوا پێدا و شەیدایانی چاکەکاری و تامەزرۆیانی بەهەشت بڕشتی کاریان زیاترەکەن زۆرتر هەوڵەدەن پشتوێنی لێتون ئەکەنەوە و کۆڵ نادەن هەوڵەدەن کاتە زێڕینەکان هیچیان زایە نەبن فرسەتەکان لە کیس نادەن بەڵام زۆر گرنگە ئەوە بزانین کە ڕۆژوو وەسیلە و هۆکارێکە بۆ گەیشتن بە ئامانجێک لە ئاەتەکەی واجببوونی ڕۆژوودا خوای گەورە بە وەسیلەیەک سەیری کردووە بۆ گەیشتن بە ئامانجێک کە ئامانجەکەشی دەستنیشان کردووە يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون آمان جكيا جاء تتقون فعلك مضارعة كفاعله وبلا مفعولك ديارنيا يتر إيوا أبن خاوني أم صفتي تقوى صيام خوغرت نويا واتە خۆ کۆنترۆل کردنە خۆ خستنەوە دەستخۆیە جاردانە بە شوێنی خۆتا دەستت بگەڕێتەوە بۆ لای تۆ ئیعاز لە تۆ وەربگرێ چاوت بگەڕێتەوە لای تۆ ئیعاز لە تۆ وەربگرێ تۆ ببیتەوە بە خاوەنی ئەندامەکانی جەستەت ئیتر نەڵێ ئەو کەسە چاوبازە و ناگیرێ بەخوا غەیبەت یەخەمەگرێ و تام و چێژی خۆی هەیە و ناتوانم نەیکەم هەندێ هاوڕێی خراپ ئەم بن بۆ هەندێ شوێنی خراپ ناتوانم نەڕۆم خۆی ئەبێتەوە بە خاوەنی خۆی جیاوازی نێوان ئاژەڵ و گیانلەبەرەکانی دیکە لەگەڵ مرۆڤی تەواو ئەمەیە مرۆڤ خاوەنی هۆشە هۆش و بیر ئاراستەکەری ئەم ئینسانەیە ئەبێ بەڕاستی ئیعاز لە مێشک و دڵەوە وەربگیرێ بۆ تەواوی ئەندامەکانی لەش تەسمیم و نەخشە ئەبێ لەوێ دابڕێژرێ ڕۆژوو ئەم ئامانجە گەورەی هەیە مرۆڤ ئەکاتەوە بە خاوەنی خۆی ئەفەرمێ یا ئەیوهە الذینە ئامنوا ئەی ئەو کەسانەی کە بڕیاری پابەندیتان داوە بەخواوە بە شێوەیەکی مجمل قەناعەتتان بەمە کردووە کە ئەبێ بەگوێی ئەو بەرنامەیە بکەن کە خوا فەرموویەتی ئەبێ پێوەی پابند بن بەگوێی خوای خاوەنتان بکەن ئەی ئەو کەسانی ئیمانتان هێناوە بەمە بڕیاری خۆ ڕادەستکردنتان داوە بڕیاری خۆ پابندکردنتان داوە اینجا ئەفەرمێ کوتیبە عەلەیکوم الصیام ئەفەرمێ لە جزئیاتێکە ئەوە شتێک ڕائگەیەنرێ ئەبێ لەما پێوەی پابند بن
کە ئەمەتیایە سیامیانی واتە خۆگرتنەوە بۆ دروستکردنەوەی ئەم ئینسانەیە تا شایستە بێ خۆی خاوەنی خۆی بێ بۆ ئەوەی لەکوێ پێی بوتراتۆ پابند بە بە بەرنامەکەی خواوە بتوانێت خۆی کۆنتترۆل کات چونکە ئەم خەلیفەی خوایە لەسەر زەویە. بابەتەکە گرنگەکەی لەمەدایە. ڕۆژوو بۆ تەکمیلکردنی هەموو مرۆڤێ بۆ تەواوکردنی هەموو ئینسانە ضرورەتی هەیە بۆیە ئەفەرمێت گەلانی پێش ئێوەش ئەمەیان کردووە بۆ ئەوەی شایستە بن بەمە بۆ ئەوەی ببنەوە بە خاوەنی خۆتان. کەواتە لە دووەمی ڕەمەزانە لە بەشی دووەمی کۆتایی ڕەمەزانە ئەبێ نزیکتر ببینەوە بە ئامانجەکە زۆرتر توانیمان بێ بژاری خۆمان کردبێ خۆمان کۆنتترۆلی خۆمانمان کردبێ و زۆرتر مەشقی پابند بوون بە فەرمانەکانی خواوە کردبێتمان چونکە بەشێکی زۆری ئەم خولە ئەم مەشقە کردەیە ئەم ڕاهێنانە تەواو بووە. کاتێک کە ئینسان ئەگاتە نیوەی ڕەمەزان ئێمە دوو جۆر حاڵەتمان هەیە حاڵەتێکمان هەیە خەڵکێکمان هەیە کە هەر لەوە پێش ئەسڵەن گوێی نەداوە بە ڕەمەزان بۆیە ئێستاش لێرەوە پێیان ئەڵێن لە نیوەی ڕەمەزانیشا هێشتا وەخت ماوە هێشتا کات ماوە هێشتا دەرگەکانی مەغفرەت و لێخۆشبوونی خوای پروردگار ئاوەڵایە ئەتوان ئێستاش ئەوەی کردەستیان چۆبی جێرنەوە جارێکی تر هەمانە ئەوانەی خۆمان کە لەمە پێش بە گەرموگوڕی هاتین و بەڵام ئێستا ممکنە نەوعێک لە نەقص لە عیبادەتەکانیان نەوعێک لە ساردیمان تێکەوت بێ بەڕاستی هەوڵ بدەین زۆر بە باشتر بە چاکتر گەرموگوڕتر لەم چەند ڕۆژەیە کە ماوە چڕی بکەینەوە بۆەوەی ئەو حەدیثە و فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەسەرمانانەیەت رغم أنف رجل أدرك رمضان وانسلخ ولم يغفر له الفرميت دوتي توزاي عن دعائك نوعك دعائك أو كبلي بخير نيته بكرديكي كسيك كرمضان هذا بسريا ولا روشتو بسريا تيبري ولم يغفر له نيتواني وابكا لرمضان خوي برجال اللي خوش به يعني رمضان نكرد فرصتك بوي خوي لجناه كان باق بخاطه بوي خوي لخوي برجال نزيق بخاطه وخوي لجناه كان دور بخاطه براستي أجور كسان كأبو شوا رمضان بسريا تيبرت حسرتي شي جورية خفتي شي جورية كإنسان دواي أو شبيرة كاتو لذستيشوا بوي براسي إما أو أولي لسرمانا شرو بر زعتر وجرم وقرتر برو أم كوتايب شيء أنا بدي أنقلين لنا وراستكي والشويكة هي بتوانين وكل سرتاو شون بوين هرب همان شوابين قرآن خندرمان شون بوا بهمان شوابين همان بوا كم جزء كلا روشة خندو إسا يمكن جزء بخوين بو لبرشي يعني سرتاي رمضان وناوراسي رمضان وكوتايكي همو يكشتا همو يك مانجا همو بيسال لسرتاو شون يبراسي لنا راس شوابي وبر بلكو غير مقرتر بي إنسان تابشة تناوشتك وزياتر شون الله تشجيع على زياتر تواني لقال يا رامبي ودسوفي لقال نرم كان كرمضان خوي تايبت مندي هبه خلقي بتوانن شتێک لە بەرنامە ئاساییەکانی ژیانیان دەستکاری بکەن لە پێناو جەختکردنەوەی زیاتر و بایەخدانی زۆرتر بە مانگی ڕەمەزان ئەشێت ئەم 29 ڕۆژەی مانگی ڕەمەزان بە پلان و بەرنامە و کارنامەیەکی وردەوە ئێمە بەڕێ بکەین کاتێک کە ڕۆژێک لە ڕۆژەکانی ڕەمەزانمان ئەڕوا چەندە دڵمان خۆشە بەوەی کە ڕۆژێکمان ڕۆشتەوە کەمی ماوە ئەبێ لە بەرامبەرە ئەوەندەش بیر لەوە بکەینەوە ڕۆژێ لە ڕۆژە گەورەکانی تەمەنمان بەڕێ کردووە ئایا بە شایستەی خۆی پڕاوپڕ لە پەرستش و لە زیکر و لە نزا و لە پاڕانەوە و لە قورئان خوێندن و لە کار و کرداری چاکە بەڕێمان کردووە تێپەڕبوونی کاتەکان چەندە دڵخۆشکەرە دەهێندە بۆ ئینسانی پەیامدار خەمئاوەرە چونکە گرنگترین و سەنگینترین و بەنرخترین دەسمایەمان تیا بەڕێ کردو و دەستمان چووە کە عمری خۆمانە لەبەرەوە مسلمان کاتێک کە دەڕۆژی یەکەم بەڕێیەکە پێم وایە ئەبێ ئیتر هەنگاوەکانی خێراترکە هەوڵەکانی زیاترکە نەگوور دەو دەرخاو بێتەوە بپسێنە ڕۆژ بە ڕۆژ هەنگاوەکانی زیاتر خێرا بکە بۆ بەدەستێنانی ئەجر و پاداشتی زۆرتر وا بیر بکاتەوە ئەم دەڕۆژەی کە تێپەڕی ئەگەر شتانێکم تیا قسوورم بوو بێ و چاکەی زۆرم تیا ئەنجام نەدابێ یا هەندێک گوناهم تیا کردوێ دەڕۆژی دووەم بکەمە فرسەت بۆ ئەم دووشتە یەکەم ئەو قسوورە نێڵم چاکە زیاترکەم دووەم ئەو خەلەل و کەم تەرخەمیانەش پینەکەم کە ئەگەر لە دەڕۆژی یەکەما کردبێتم کەواتە لەسەر ڕووناکی ئەم حەدیثە کە پێغەمبەری خوا فەرموویەتی صلی الله عليه وسلم هەر کەس دوو ڕۆژی وەک یەک وابن ئەو کەسە زیانمەندە
زەرەری کردووە ئێگەر ئینسان دوو هەفتەی وەکو یەک وابێ ئێگە دوو دەڕۆژی دوو مانگی دوو ساڵی دوو ڕەمەزانی وەکو یەک وابێ خۆ زەرمەندین کەواتە هەرگیز نابێت دەڕۆژی دۆمان وەکو دەڕۆژی یەکەم وابێ ئەی چۆن ئەبێ باشتر ئەبێ ئێمە هەموو ڕۆژێ ئەزمونە وەرگرین هەموو ڕۆژێ ممارەسەی جۆرە لە پەرستیشی تازە بکەین بۆ نمونە لە پێش ڕەمەزانە ئێمە نوێژی چێشتنیامان نەکردووە با لە ڕەمەزانە بە فرسەتی بزانین ئەم سنەتە بۆ ژیانی خۆمان ئیزافە بکەین تەراویحمان نییە لە ڕەمەزانە ئیزافەیەکەین بۆی فێر بین لە دوای ڕەمەزان خوا تۆفیقمان بە شەو نوێژەکانمان بکەین ئێمە لە ڕەمەزانە ئاور لە هەژارەکانە دێنەوە تا فێر بن بۆی دوای ڕەمەزان ئەم ئاوردانەوەی بەردەوام بکەین مقدار و ئەندازەی بەخشین چەنە گرنگ نییە هیممەتی بەخشین گرنگە لە ناخی ئێمەیە هەبێ ئێمە هەستی خێرخوازیمان زاڵ بێ بەهێز بین بە کەمیش ئەتوانین ئامانجەکە بپێچین لە بەشی دووەمی ڕەمەزانە لە دەڕۆژی دووەمی ڕەمەزانە کاتێوە هاتووە لە نیوەی دووەمی ڕەمەزانە بیکەینە وێستگەیەک بۆ ئاوردانەوە بۆ چەند ڕۆژی تێپەڕیوی ڕەمەزان باشەکان زیاترکەین لە داهاتوومانە خراپەکان کەمترکەینەوە هەر بەمەش ئینسان ئەتوانێت داهاتووی خۆی بنەخشێنێ کاتێ من ئینسان لە بینی سێ کاتایە کاتێک ڕابردووە تێپەڕیوە کاتێک ئێستایە کاتێک داهاتووە ئەوەی کە ڕابردووە ماڵە لەسەر تۆ بە خێر و شەڕیەوە چونکە تۆ گوزەراندوتە ئەوەی کە داهاتووە مڵکی تۆ نییە چونکە غەیبە نادیارە چی ئەزانێ بە نسیبی تۆ ئەبێ یان نابێ کەواتە وەلەکە الساعة التي أنت فيها ئێستا هی تۆ کە تایەژی بەچی ئینسان بتوانێت ڕابردووش و ئێستش و داهاتووشی لە بەرژەوەندی خۆی بشکێنێتەوە بەمەی کە ئاور بۆ ڕابردوو بداتەوە خەلەلەکانی بەرنامە دابنێ بۆ ئێستای خەلەلەکانی ڕابردوو لە داهاتووە چاکە کەم تەرخەمیەکانی ڕابردوو لە داهاتووە قەرەبوو کاتەوە توانیوێتی هەم ڕابردوو چاکە هەم بەرنامەی ئێستای هەبێ هەم داهاتووشی بنەخشێنێ بەم شێوەیە ئەمەتوانین هەنگاوی باشتر بنین نیوەی دووەمی ڕەمەزانمان ڕازاوەتر و پشنگدارتر بێ لە نیوەی یەکەمی ئینسانی ئیماندار و مسلمان ئەگاتە کۆتایی هەر شتێک ئەگەر شتەکە ناڕەحاتی بێت ڕزگاری ئەبێ ئەڵڵاهو ئەکبەرەکات ئەگەر شتێک خۆشیەک بێ لە دەستی چوو بێ بێتاقەتە بووی حەزینە بووی لە ڕووی جەستەییەوە ڕەمەزان بۆ ئینسان ناڕەحاتە خۆی ئەگرێتەوە لە خواردن لە خواردنەوە خۆی ئەگرێتەوە لە حتا ئەوانەی کە بۆی حەڵاڵن بە ڕۆژە نایان خوا نایان کات کاتە ناڕەحاتە بۆیە ئەجریژی زۆرە کاتێک ئەگاتە کۆتایی بۆچی لە بەیانیانی جەژنا ئەڵڵاهو ئەکبەر ئەکرێ خواجە فەرمێ وەلیتوکەبیروا الله على ما هداكم ولعلكم تشكرون کۆتایی مانگی ڕەمەزان ئینسان ئەڵڵاهو ئەکبەری تیاکە بۆچیش ئەڵڵاهو ئەکبەرەکە چێت لە شکرانە بژێری خۆیە کاتە لە کۆتایی مانگی ڕەمەزانە ئینسان جارە شکرانە بژێری خوا بکە کە الحەمدولله بە سەلامەتی جەستەی بە سەلامەتی ئیمانی بە سەلامەتی ڕوحی بەڕۆژوو بوو خوا هیدایەتی دا زاڵ بوو بەسەری عیبادەتی کرد شکرانە بژێری خوای گەورە و پەروەردگار بکە پاشان وتمان ئەڵڵاهو ئەکبەرەکە علامەتی ئەو شکرانە بژێریە پاشان لە ڕووی ڕۆحیژەوە ئینسان حەزینە بێت بەوەی کە مانگێکی پڕ عیبادەت پڕ لە معنای ڕۆحی پڕ لە ئەوەی کە پێ ئەوترە عیرفان پڕ لە عیرفان و یەکلابوونەوە بۆ خوا پڕ لە سلووکی بەرز بەڕێی کرد کاتە دەبێ لەو لاشەوە حەزین بێ بۆی کە ئەم مانگەی ئینسان تێیدا بۆتە صیفەتی مەلائیکەی وەرگرتووە چونکە ئینسان لە هەردوو صیفەتەکەی کە صیفاتی ئاژەڵی وەکو حەیوانیس وەک صیفاتی مەلائیکەش صیفاتی مەلائیکە ئینسان مەلائیکە کە هەر حەزی لە عیبادەتکردنە لە پەرستشە صیفاتی حەیوانەکەی واز لێ هێناوە ئینسان هاتوتە چی هاتوتە قاڵبی مەلائیکەوە هەرچەندە ئینسانی ئیماندار کاتێک کە خوا پەرستیەکە خوا فەرمێ إن الذين آمنوا وعملوا الصالحات أولئك هم خير البرية ئینسانی ئیماندار کە عملی چاکەکە و ڕۆژژێکێکە لە چاکەکان عیبادەتی مانگی ڕەمەزانیش چاکەکانن ئەمە ئینسانە باشترین مەخلوقی خوایە باشترین دروستکراوی خوایە کاتە کە ئەگاتە کۆتایی مانگی ڕەمەزان لەلایەک دڵخۆشە بەوەی کە سەرکەوتوو بوو لەلایەک حەزینە بەوەی کە ئەم مانگە ڕۆحانیەی بەڕێ کرد بەڵام بۆ ئەوی لەم ڕۆحانیەتە بەردەوام بێ بیدا بیکا بەقەرار لەسەر خۆی چی ئیسفادەیەکی لە ڕۆژوو کردووە چ ڕاحەیەکی ڕوحی و نەفسی لە ڕۆژوو کردووە ئەوەم شەوال و واتە کوردەواری پێ ئەڵە شەشەڵان لە بەردەمیدایە
دووشەمە پێنجشەمان لە بەردەمیدایە، سیانزە و چواردە و پانزەی هەموو مانگێک لە بەردەمیدایە، ڕۆژە سونەتەکانی تر کە دوایی دێن بە دوایدا لە بەردەمیدایە بۆی بەردەوام ڕەمەزانی بیر نەچوبێتەوە، ئەو تەوبەی کردوێتی لە ڕەمەزانە بەردەوام بێ لەسەری و دڵنیا بێ ئینسانی ئیماندار و عاقڵی ژیر یا ئیمانداری عاقڵ و ژیر ئەوەیە کاتێک کە سەیرەکە بیرەکاتەوە ئەگەر خواپەرستی لە ڕەمەزاندا واجب بوو بێ لە دوای ڕەمەزانیش واجبە، کەواتە بیرەکاتەوە ئەمە ڕەمەزانە بۆی بۆتە مەدرسەیە کۆتاییەکەی ئەوەیە هەر بەجەستە ڕەمەزانی بەجێ هەشتووە، ئەگەر نا دەبێت بەڕوح بەردەوام لەگەڵی دابێ وەک چۆن ئەسحاب ڕەزا و ڕەحمەتی خۆیان لەبێ 6 مانگی ئەمە بۆ ڕەمەزان ئەیانوت اللهم بلغنا ڕەمەزان، خوایە بمانگەێن ڕەمەزان بمانگەێنە ڕەمەزان، 6 مانگی دواتریش دوعا نەکران و خوای ڕەمەزانمان لێ قبوڵ بکە، کەواتە لە کۆتایی ڕەمەزانە ئینسان شکرانە بژێر بێ و دوعای خیر بکە بۆ خۆی بۆ مسلمانان و بەتای بە دوعای خۆی بکە خوای گەورە پەروەردگار ئەوەی لە ڕەمەزان ڕابردوە لێ قبوڵ بکە و ئەو بەردەوامی کە قەراری بۆ داوە ئیستیقامەی هەبێ لەسەر عەبدایەتی و بەندایەتی کە شایستەیە بۆ خوا. ماڵەواییش بێگومان ڕاستە ناسکی لە دڵا دروستە بێ، ڕاستە فرمێسکەکان لە چاواقەتی سەبن ئەلویداع ئەڵیت، بەڵام بەڕاستی مرۆڤێک کە کارێکی تەواو کردبێ کە نزیک ئەبێتەوە بە کارەکەی خۆی نزیک ئەبێتەوە بەو دەستهێنانی ئەو ئامانجەی کە بۆی ئەکۆشێ پێی دڵخۆشە بێ، جائزە وەرەگرێ. جەژنی ڕەمەزان پێی ئەوترێ عیدولفطر، بۆچی؟ واتە ئیتر دەرفەت هەیە ئەوە ڕاگەیەنرا ئیتر ئێوە بە ڕۆژوو مەبن، ئیتر ئێوە ئەتوانن بە ڕۆژا بخۆن. ڕۆژوو سڕ و نهێنی زۆری تایە، لە هەموو شتێکا لەبەیکە اللهم لەبەیکە، هەر بەگوێیتەوە ئەەکەم خوای گیان، عەبدەکەم نەخۆی تەواو بەڵێ خوای پەروەردگار، عەبدەکەم تۆ ئەگەر قسەی خراپیان بەرامبەر کردی بڵێ من بە ڕۆژوم، عەبدەکەم وریا بە خراپ نەڵێی، خراپ نەڕوانی، دڵت خراپ نەبێ، ئەتکا بە مرۆڤێکی تەواو. ئێستا کە ئەم مانگە تۆ بۆ خۆت وەک بڵێ چێکێکەی وا خەریکە تەواو بووی، وا خەریکە ئەگەما ئەو پلانەی کە خوای پەروەردگار لێم داواکە دڵخۆشەبی، بەڵام گرنگە هەتا ڕۆژەکان کەمتر فرسەتەکانمان لە دەستا مابن ئەبێ زۆرتر هەوڵ بدەین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئەکەوتە ئەو دەشەوەی کۆتایی ئیتر بە تەواوی پشتێنی لێتن کردەوە، شەدە مئزەرەه وانیە و ئەیقەضە ئەهلەه، بە ماڵ و مناڵی ئەوە دیتر تەواو فرسەتێکی زۆر گەورەیە. ئەم دەشەوە شەوی ئازادبوونی ئینسانەکانە لە ئاگری دۆزەخ، خوا عەفواتیان بۆ دەرەکا، لەبەر ئەوە بە شەویشا نەئەهاتەوە لە مزگەوت، بەردەوام شەو نوێژیە کرد، زیکری ئەکرد، عیبادەتیە کرد، لە مەجلیسی زیکرا بوو. ئەمە بەڕاستی گرنگە ئومەتەکەیشی کە ئەمانەوێ شوێن پێ ئەو هەڵگرین ئەبێ ئاوا بکەین، ئەوەندەی ئیمکانە بێ. ڕاستە ئەمە واجب نییە، بەڵام ئەمە هۆکاری کامڵبوونی ئینسانە بۆ گەیشتن بەم ئامانجی دروستبوونی تەقوایە. وەکوتمان ئەوە ناوەڕاستی ڕەمەزان کە وتمان مەغفرەتە، باشە شتێکە ئەگەر چۆنڵە کۆتایی شتێک کە تۆ ئێساگەر تەماشای قوتابیەکان بکەیت ئەوانەی کە ئیمتیحانن هەیە، کاتێکگاتە کۆتایی و ئیتر ئەوەی کە وەختێکی کەی بەدەستەوە ماوە تەماشاکەی زۆر تەواو خۆی لە قسەکردن و تێکەڵاوی و سەیتر لە زوێن و ئەو شتانە دابڕێ و بە تەواوی یەکلا ئابێتەوە بۆی چونکە فترەیەکی زەمەنی کەمی لە بەردەماماوە. بە هەمان شێوە ئێمەش کاتێکگاتە کۆتاییەکەی ئەم فرسەتە گەورەیە، ئەم مانگە پڕبارەکەتەوە، ئەم عیبادەتانی کە لە ڕەمەزانە بە 700 ضعف خۆی پەروەردگار حسابێکە 700 دەرەجە زیاتر لە کاتەکانی کە ئەبێت چۆن بێ بەڕاستی، ئەبێ ئێمە چۆن خۆمانی بۆ ماندوو بکەین، ئەبێ چۆن خۆمانی بۆ چۆن لە قۆڵی لێ هەڵماڵین، قۆڵی عیبادەتی مەردایەتی عیبادەتی لێ هەڵماڵین. بەڕاستی پێویستە ئەم کۆتایی کە دێتە پێشەوە بە هەموو شێوەیەک هەوڵ بدەین ئەوەندەی لە توانامانە هەیە، چونکە لا یکەلیف الله نفسا إلا وسعها، ئەوەندەی لە توانامانە هەیە دانەبڕین لەو جۆری عیبادەتانی کە لەسەری ڕاهاتوین، جا قورئان خوێندنە، جا سەدەقاتە، نوێژەکان بە جەماعەتە، کردنی هەموو سونەتەکانە کە لەو پێش ممکنە ئیهتیمامان زۆر بەو شێوەن پێ نەدابێ. وەی بەڕاستی ئەم کۆتاییەکی پێویستە چۆنەڵێ زۆر باش دەستی پێوە بگرین بۆ ئەوەی لەو کەسانە بین کە خوای پەروەردگار وەلله عتقاء من النار،
خۆی گەورە بۆ هەموو کاتێک هەموو شەوێکی ڕەمەزان چەند کەسێک لە ئاگر ئازا دەکات یعنی ئەیان پارێز لە ئاگر ڕزگار و نەجاتێنەدا بەڵکو ئینشاڵڵا هەوڵ بین لەوانە بین کاتێک کە ئینسان دەست ئاەتە کارێک عاقبەتەکەی مهمە کۆتایەکەی مهمە ئەڵە کار لە سەرتاوە احتیمام مهم نییە بۆ شێوەیە گرنگ نییە بەسکو کۆتایەکەی مهمە ئەگەر کۆتایەکەی بە باشات معنای زۆر باشە تۆ شتێک ئەچێنیت مەشاکل ئەوڵە زۆر خۆتی بۆ ماندووکەیت و بەرحاصل خزمەتی باشی ئەەکەی بەڵام گەر کۆتایەکەی تەماشاکەی مۆرانە خواردییان بۆ نمونە ئەڵە گەرمالەتەوە خراپ بووەمانە کۆتایەکە هیچی بەدەستەوە نەماوە ئەگەر خوان خواست ئێمە جوابین کە عیبادەت و بەندایەتێکمان بۆ شێوەیە بێ پێویستە بەڕاستی کاتێک ئێمە دەستمان ناوتێت بۆ شێوەیە با کۆتایەکەشی وا بهێنین کە گومانی کە هیوامان وابێ ئینشاءڵڵا کە شتێکی باشمان کردو و کە مەڵۆیەکی باشمان سەریەک ناوە ئینشاءڵڵا و ئەوەیشی کە کردومانە بتوانین بیستینەوە بە باشترین شێوە چونکە ئەگەر عاقبەتەکەمان خوا نەخواست خراپ بوو کۆتاییەکەی ختامەکەی میسک نەبوو کەواتە ئێمە هیچمان نەکرد. ئەهلی عیرفان زانایان و ڕێبوارانی ڕێگای معنەویەت و عیرفان زۆر بە قورسی و بەگرانی باسی فراق و ماڵاوایی ئەکرد. فراق خەمی خۆی هەیە، خەفەتی خۆی هەیە جابوونەوە. ئێمە مانگی خۆگرین بە ساتە فریشتە ئاساییەکان بەو ساتە وەختانەی کە بەرەو فریشتە نزیکمانەکەنەوە. ئینسان طبعاً ئێمە سێ جیهانمان هەیە، جیهانی خوارەوە، جیهانی ناوەند، جیهانی سەرەوە و باڵا. جیهانی خوارەوە احترامن ئاژەڵ و حیوانات و گیاندارەکانی ترن، جیهانی ناوەند مرۆڤەکانن، جیهانی باڵا فریشتەکانن. ئینسان لە یەکەم با بڵێن ڕۆژی ئەوەی کە ئەکەوێتە دۆخی تەکلیفەوە هەتا ئەو ڕۆژەی ئەگەڕێتەوە بە لای خوا و کۆتایی بە تەمەنی دێت لە سراع و ململانیایە لە بین ئەم دوو جیهانی سەرەوە و خوارەوە، ئایا بەرەو سەرەوە بەرز دەبێتەوە یا بەرەو خوارەوە نزمە بێتەوە. ڕەمەزان باشترین دەرفەتی باڵابوونی ئینسانەکانە بەرەو جیهانە بەرزەکە ئەڕۆین. ئێمە مانگێک بەرەو بەرزی ڕۆشتوین زۆر قورسە دوای ئەم مانگە بەرەو نزمی بینەوە، بۆیە فراق و ماڵاوایی خەمی خۆی هەیە. ئێمە سفرەیەکی ڕازاوە لە چێژی حەقیقی ئیمان، لە هەستکردن بە نزیکی خوا، لە تامکردنی سەجدەکان و نوێژەکان و لە سوودمەندبوون و بەهرەمەندبوون لە دوعا و نزاکان لە مانگی ڕەمەزانە ئەیبینین. دوای ڕەمەزان کە ئەمانە وردە ئەم سێبەرە لەسەرمان نەمێنێ و ئەم چەترەمان لێلا بچێ بەڕاستی لە ناخەوە خەمبارمانەکە. بۆیە باشترین جۆری ماڵاوایی لە ڕەمەزانەوەیە ئینسان لە ڕەمەزانە بگاتە ئاستێک جرئەتێکی وای بۆ دروست لێ بڕیار بدە. بڕیاری چی؟ بڕیاری ئەوە لە دوای ڕەمەزان دەستکەوتەکانی ڕەمەزان بپارێزین. وا ماڵاوایی لە ڕەمەزان بکەین ئەمەی لە ڕەمەزان دەستمان کەوتووە لەو نزیکیە لەخوا کە پەردەکانمان نێهێشتووە، نێوانەکانمان کەم کردوتەوە، لەوەی کە چێژ لە دوعاکانمان ئەبینین، لەوەی کە ئاور لە هەژارەکان ئەدەینەوە، لەوەی کە زۆرتر دەست بەدەست نوێژین، دەم بە نزا و دوعاین، نزیکین لە مزگەوت و لە تاعەت و لە چاکە. ئەمە ئەگەر وەکو ڕەمەزانیش نەبێ واقعی بین وا نامێنێ، بەڵام با بەشێکی بمێنێ، با بتوانین دەستکەوتەکانی ڕەمەزان لە دوای ڕەمەزان بەردەوام بکەین. وەک ئەڵێن با ڕەمەزان مەدرسەی وەرگرتن بێ، دەرەوەی ڕەمەزان لە دوای ڕەمەزان مەیدانی جێبەجێکردن بێ. ئەگەر بتوانین خوا موفقمان کە ئاوا بکەین بەڕاستی ئێمە توانیمانە ڕەمەزان بەوە سیر نەکەین تەکلیفێکە و لە کۆڵمان بۆتەوە، نەخێت تەشریفێکە و پێی گەورە بووین. ڕەمەزان ئەوەندەی تەشریفە لای ئەهلی دڵ، ئەوەنە تەکلیف و قورس نییە. خەڵکێک برسیە بێ بیر لە خواردن و خواردنەوە ئەکاتەوە، بەڵام پیاوی مسلمانی تێگەیشتووی پێگەیشتووی پەیامدار لە برسێتیە زیاتر مەوداکانی بینی خۆی و معبودەکەی کەمتر ئەبنەوە. چێژ لە معنەویات و لە دڵ و لە مەسەلە ڕۆحی و ئیمانیەکان زیاتر وەرەگرێ. بۆیە باشترین ماڵاوایی ئەوەیە بە بەرنامەیەکەوە لە ڕەمەزان بێنێتەرەوە. دوای ڕەمەزان بڕێک لەم شتە جوانانە ڕەمەزان بەردەوام بکەین، وەکو سونەتێک تەطبیقکردنی چاکە و خێرێک، ئیزافەکردنی شتێ بۆ خەرمانی کردەوە باشەکانمان، دوای ڕەمەزان بەردەوامی بە جوانیەکانی ڕەمەزان بدەین.